بەڕێستان نەزان هۆکارەکانی تونوتیژی کەمی و شیاریە، کەمی ڕۆشنبیریە، هەژاری، نەخوێنەواری، دابوونەری تینالەبار، لاوازی ڕۆشنبیری ئاشتی، کلێنی یاسایی هەیە، کەمی ڕێکاری بەرەنگاربوونەوە لە هەندێک شوێن، کلێنی پەروەردەیی هەیە، بە هەڵە بەکارهێنان زۆر جار لە ڕاگەیاندنەکانەوە ڕێزمان بۆ بەڕێستان هەیە، لە دراماکانە، لە فیلمەکانە، جاروایە لە فەیسبووکە بابەتێک ئەبێتە هۆی وروژاندنی تونوتیژی یاخود لاسایی ئەکرێتەوە. فیلمەکانی ئەکشن زۆری سەرچاوەیەکە، تونڕەوی هەیە و چەکی بێمۆڵەت هەیە لەگەڵ بڵاوبوونەوەی چەقۆ و بۆکس ئاسن و ئەمانش لە ئارایەیە. وەکو باسمان کرد بە هەڵە بەکارهێنانی سۆشیال میدیا ئەوەش لایەنێکی گرنگە و چارەسەرەکان ئێمە وایە بینین بڵاوکردنەوەی هوشیاری بۆ بەرەنگاربوونەوەی تونوتیژی ئەوەیان لە ڕاگەیاندنەکان ڕۆڵی گرنگی تیابینن لەگەڵ کۆمەڵگەی مەدەنی، گرنگیدان بە ڕۆشنبیری ئاشتی و بڵاوکردنەوەی، چارەسەرکردنی هەژاری بە کەمکردنەوەی لە ڕێگای جۆرا و جۆر هەیە کە حکوومەت کاری لەسەرەکات، دابینکردنی ئەمەی موچەی مانگانە و ئەمەش ڕۆڵی خۆی هەیە، دەستگیرۆیی ئەمە بۆ چارەسەرکردنی هەژاری، دەستگیرۆیی خێزانە هەژارەکان، کەم دەرامەتەکان، بیمەی بێکاری دابنرێت بۆ ئەو دەستی کارانەی کار لە دەسەدەن، پشتگیریکردنی کەرتی تایبەت. ئێمە لە تۆڕێکە کارەکەین، تۆڕی گەشەپێدانی پەیڕە و تەنمەی مستەدامەیە کە تۆڕێکی جیهانیە و حەفە خاڵە، ئەو حەفە خاڵە دانراوەکە هەتاکو ساڵی 2030 جێبەجێ بکرێ لە هەموو جیهانە. ئێمە دەمێکە کار لەم تۆڕەیە ئەکەین و چەندین ڕێکخراوە کۆبووی نەتەوانێ کە ڕێکخراوێکی دۆ سەرەتا کاری تێدا کردووە و بەڕێوەبەری ڕێکخراوێکی دۆ وەکو لیدەری تۆڕەکە یەکێ لە خاڵەکانی ئەو حەفە خاڵەی تەنمەی مستەدامە گەشەپێدانی پەیڕە و چۆنەڵی تەعایشی کۆمەڵایەتی کە ئەمەش ئەم توندوتیژیە ئەچێتە ناو ئەو خاڵەوە کە خاڵی شانزەیە کە ئێمە دەمێکیشی تیاکەین. ئەمانەوێت لە ڕێی ئەم پلانێدانین بۆ ئەوەی بزانین کە توندوتیژی لە کوردستانە، لە هەرێمی کوردستانە زۆر زیایی کردووە، لە عێراقا بەگشتی و لە کوردستانە بە تایبەتی زۆر زیایی کردووە لە توندوتیژی بە جۆرەکانیەوە، هی دەرونی، هی جەستەیی، ڕاستەوخۆ ناڕاستەوخۆ ڕۆژانە ئێمە لە کەناڵەکانە ئەیبینین. ئەمانوێ بزانین هۆکارەکان چیە، دەستنیشانیشمان کردووە لە کۆنووسەکەمانە، هۆکارەکانیمان دەستنیشان کردووە و پلانێکدا ئەنین بۆ چارەسەری بە هاوکاری لەگەڵ ئەم بەڕێوەبەرێتیە پلانێدا ئەنین بۆ چارەسەرکردنی وردەی کێشەکان. مەرجنی ئێمە بڵین هەمووی چارەسەرەکەین، لەوانەیە بتوانین کەمێکی چارەسەرکردن یا کەمێکینەوە هەر بابەتە و هەر کێشە و ڕوبەڕووی لایەنی پەیوەندیداری خۆی ئەەکەینەوە کە لە کۆنووسەکەیە دەستنیشانمان کردو.